ئێمە زۆر ئازاردا شەرمین بەڵام لە هەمومان زیاتر تۆفیق ئێمە زۆر ئازاردا دەزانی بۆ تۆمان هێناوەتە ئێرە هەمومان خستەمە ترسیەوە چەندین جار ئێمەت فرۆشت بۆیە ئەو بڕیار دەوێت بە قسەی هەمومان بێ دوا قسەشی هی منە بەڵام هەر کەسە مافی قسەیەکی هەیە ئازاد ئازاد لێرە لەگەڵ تۆ گەگەڕانێمان دەکرد کۆکتێلمان دەخوارد و قسەمان بۆ یەکتر دەکرد ئەی تۆ هاوڕێی من نەبووی؟ هاوڕێت بووم. تۆ هاوڕێی من نەبووی؟ نەبوو. من باش دەزانم بێ خێزانی و بێ کەسی چۆن هەستێکە شەرمین بەڕای من تۆ خیانەتت لە خێزانەکەی خۆت کرد هەر شتێکت بەسەر بێ شایەنتە. علی شەمۆ پێش هەموو کەس من تێگەیشتم تۆ چی وانە کچێ تۆ بووی بە فرۆشیاری ئێمە وانە بڵێ وایە یان نا وایە وام تۆ ئەو مرۆڤە سپڵەیە کە ئەو کوڕە خۆشی دەویستی ئەو کوڕە فریشتەیە وێڕای ئەوەش هەستای خیانەت لەوە و لە هەمووشمان کرد وانی؟ وایە ئەو پیاوە بەڕاستی تۆی بە عاشقی خۆی زانی دەیکەواتە ئێستا پێی بڵێ لە جێ عەشق من پیسایی دڵی تۆ بووم بڵێ ئێستا ڕاستەکەی پێ دەڵێ یان نا دەی ڕاستەکە بە براکەم بڵێ تۆفیق من شایانی تۆ نیم بەس نییە تۆفیق من بڵێ تەواو عەلی بەسە بەس نییە ئەو شنە پیسەت چۆتە خوێنی براکەمەوە بەس نییە دەبێ ڕاستەکە بڵێ کاک علی داوای بەسەیی لە من مەکە ئێستا تەفۆ داوای بەسەیی لێ دەکا پێی بدە تۆ دەتوانی بەسەیی خۆت بە تەفۆ ببەخشی بەوەی واسی لێ بێنی بەوەی ئازادی بکەی دەبێ وا بیڵێکی ئەو لە بیرت بکە بڵێ تەواو تۆفیق من درم لەگەڵت کرد هەمووی یاری بوو هەمووی پیلان و ساختە بوو هەرچیەکم پێوت بێ هەمووی درۆ بوو تۆفیق من هیچ تۆم خۆش نەویستوە دڵت داکەوت ئێستا لەبەرەی تۆ بڕیارێک دەدەین دەزانی ئەمانە چێوانە
کارێکی ڕاستمان کرد. ڕۆژی هەڵبژاردن نزیکە. دەتوانێ هەموو کاتەوە بڕیار بدەی ئەزەل؟ نازانم کاکە. من دەیدە. بڕیاری لەوە خراپتر دەدەم. دواتر دەسمەوە ماڵێ بە ئاسوودەیی دەخەوم. علی بادە لەکوێی؟ بێم بۆلات؟ هیچ تەنها حەزم کرد ببینم. زۆر باشە کەوایە ڕاکە. بادە ئۆی ساڵ تەمام 25 ساڵ کۆلێژ هونەرە جوانەکان بەشی پێکرداشی لە باڕەکەی ئەزاددا وەکو پێشکەشکاری خواردنەوەکان کار دەکات. یان هیچ کەسێک نییە یەکێکە لە مرۆڤ ئاساییەکان. تۆ ناتوانێت ئەزەل لە بیر من بێتەوە جەنگیز. ناونیشانێک شتێکی هەیە؟ چی لەمانە دەکەی؟ بۆ گەڕانەوەی جانتە؟ یاخود بۆ گەڕانەوەی ئەزەل؟ بۆ دەرێ تۆفیق بۆ دەرێ بڕۆ بڕادەی لێ بوەستە درۆم کرد. بە درۆوتم تۆم خۆش ناوێت. دەترسان درۆم کرد. من تۆم زۆر خۆش دەوێت تۆفیق. تۆ مەیکە. تۆ من مەکوژە. چونکە لەبەر من نا. لەبەر خۆت. چونکە تۆ ناتوانی بژی. ئەگەر من بکوژی وەکەوە وایە خۆت کوشت بێ. لەبەرەوە تۆ مەیکە. تۆ مەیکە. لێی گەرە من خۆم بیکەم. بێنە. بێنە سوێن دەخۆم بۆ خۆم دەیکەم. بێنە دەیکەم. بێنە. تۆفیق. 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 پێت نەکرا؟ دیسان پێت نەکرا؟ تەفۆکەی من. ئاوا بڕیاریاندا نەتکوژن بتهێڵنەوە هیچی تر نەیەوە لامان. تۆ وات لێکردن وانیە؟ تۆ وانە دڕازی کردووە؟ دیسان خۆت خستە ناوەڕاستەوە وانیە؟ تۆ ڕازیت کردن. نەخێر قارەمانەکەی من نەموت هەمویان ماوەیان پێدای. ئەژەل وتی بانەی کوژی لەبەر خاتری تەفۆ. ئازاد وتی بانەی کوژی. عەلی وتی بانەی کوژی. بەڵام من وتم هەمی کوژی.
نەخێر تەنها من وتم بامی کوژی گەر یەک قسەی تر بکەی ئەوەی وتومە دەیکەم تەواو تەفۆ تەواو شێرەکەی من دەستت خۆش بێ ئێ خواحافیز بۆچی خۆت پاڵاوتووە کاتێ دوو کەس بڕیارێکی لەو شوێ دەدەن پێویستە پرس بە یەکتری بکەن عەلی من لەو شوێنانە ناوەستم من پشت لەو شتانە دەکەم دەوەش بزانم منیش هەموو کات ڕوو لەو شتانە دەکەم چی؟ ئەو تۆ چی دەڵێ ها؟ تۆ دەتەوە وەکو باوکمت لێبێ؟ من هەر خۆم وەکو باوکتم ها دەبیتە ڕامیسی بچووک پیاو دەکوژی خۆت بەسەر خەڵکی بەرز دەکەیتەوە یانی ئەوە ژیانی تۆیە ئەوە ژیانی ئێمەیە پرست کردووە بزانی دەمەوێ دەتەوێ نامەوێ ئازاد دوای سێ ڕۆژتر من دەچمە بەرزترین لووتکە جگە لەوێش بۆ وەستان هیچ شوێنێشترم نییە زۆریش هەیە ئازاد هەیە ئەوە تا هەیە دەبێ لای من بۆستی من ناوەستم ئەوە تۆی دەبێت لای من بۆستی شەکی شەڵ دەگرم یاسای خۆم دادەنێم دەچمە بەرزترین لووتکە دەبمە باوکی جیهان ئەو جیهانە سەراو ژێر دەکەم و تۆش دەبێت ڕێک لە تەنیشتم بۆستی نامەوێ دەتەوێت وەکو هەنجوین دەتەوێت هەموو کەس لە بەرامبەرمان چاوی شۆر بێ پۆلیس مافیا دەوڵەمەندەکان دەتەوێت هەمویان تەفرد و ناکەم تۆ دەتەوێت ڕێک من ئاوا بم دەتەوێت من ئاوا بتگیرم لەبەرەوە منت هەڵبژاردووە نەخێر بۆیە هەڵبژاردم تا لەو شوێنە پارکەوم و هەستمەوە بۆیە هەڵبژاردم چونکە دەتوانم دەستم پیس بکەم لەبەرەوە منە هۆم تۆ بۆیە هەڵبژاردم بیگرە بیگرەوە پیسی دەکەم بیگرە ها پیسی دەکەم ها